ئەنجومەنی وەزیران بە کتابی ڕسمی داوا لە وەزارەتی خوێندنی باڵا بکات بۆ هێڵسێت ڕێکارە یاسایەکانی تایبەت بە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2015-16 کە بە زووتری کات ناوەکانمان بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. دووەم، دوای بەرزکردنەوەی ناوەکانمان بەشدی کار بکرێت بۆ دامەزراندنمان وەک مافێکی یاسایی و ڕەوای خۆمان. ئێمە نزیکەی 2 ساڵە چاوەڕوانی ئەو مافەڕەوای خۆمانین و چەند جارێک سەردانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵامان کردووە. بەڵام بەداخەوە هیچ ئومێدێکیان پێ نەداین. بۆیە حکوومەت و وەزارەت بە کەمتەرخەم دەزانین بەوەی کە تا ئێستا هیچ ڕێکارێکی پێویستیان نەگرتوۆتە بەر بۆ دامەزراندنی یەکەمەکان کە پێویست بوو وەزارەت هەڵسێت بە بەرزکردنەوەی ناوی یەکەمەکان بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. ئەمەش لە کاتێکدا کە ئێمە چەند جارێک چوین بۆ ئەنجومەنی وەزیران ئەوان بەزارەکی هیچ دارێکیان نییە لە بەرزکردنەوەی ناوی یەکەمەکان بۆ ئەنجومەن. بەڵام لە سەردانمان بۆ وەزارەت پێمان دەوترێت بە کتاب پێمان وتراوە کە هیچ نایەکیان بۆ بەرز نەکەینەوە. یادداشتەکە پێشکەش بە وەزارەت دەکرێت. ئێمەژەم یادداشتە پێشکەش بە کاخوبات دەکەین کە هەوڵێکی جدیمان ببات لەبەری کە چینە ئەنجومەنی وەزیران تەنانەت ناڵن سەرۆک دیوانیش ببینی کە یادداشتێکە لێ وەرەگرن کەس نازانێت دوای فڕێریان چی لێکرد.